جارێکی تر ڕێگەی کۆیە بۆ هەولێر ئاستەنجی بۆ دروستبووەوە بە درێژایی 100 متر بار هەڵگر لە سەر ئەم ڕێگا سەرچێوەستاون لە چەند سەماڵ 6 نەمام شێنراون بەدووادا چون ئەکرێ بزانن هۆکارەکەی چیان لەبارەی جۆرێک بیدعەبوون کە گوایە باس لەوە کراوە هەندێک زیکر و تاعەت کە لە ناو نوێژەکانی تەراویح ئەکرێ گوایە ئەڵێن بیدعەیە بۆ ئەم مەبەستا سەرۆکی ئەنجومەنی باڵای فەتوای هەرێم قسەی خۆی کردووە. سڵاوتان لێبێت. ئەمڕۆ جارێکی دیکە قەڵەباڵغی و ئاستەنجی هاتوچۆ لە ڕێگەی هەولێر کۆیە بە دیاریکراویش لە بازگەی دێگەڵە دروست بووە. بە سەدان بار هەڵگر لە بازنەی دێگەڵا لە نۆرەوەستاون بە جۆرێک تا ئەو ناحیە درێژ بوونەتەوە و ئاستەنجی هاتوچۆیان لەسەر ڕێگای هەولێر کۆیە دروست کردووە. هەر بار هەڵگرێک دەبێت چەند کادرژمێرێک بوەستێت ئینجانۆرەی دەربازبوونی دێت. علی سابی شۆفێری یەکێ لەبار هەڵگرەکان بە 1964 ورد زیاتر لە کاتژمێرێک لە نزیک دێگەڵەوەستاون تا ڕۆیشتون هۆکارەکەشی بە دیاریکراوی نازانن سیەوتیشی کارەکانی پشکنین لە بازگەی دێگەڵە بەسستی بەڕێوە ئەچن بۆیە ناچارن لە سەر ئەو شەقامە بوەستن کە زۆربیان باری قورسیشیان پێ و ئەگەری ڕووداوی نەخوازراویشەیە. سەرۆکی ئەنجومەنی باڵای فەتوای هەرێمی کوردستان کۆتایی بەو مشتومڕانە هێنا کە دەڵێت زیکر و سەڵاوات لێدان لە نێوان نوێژە تەراویحەکان بیدعەیە. دکتۆر حەسەن مفتی سەرۆکی ئەنجومەنی باڵای فەتوای هەرێمی کوردستان لە نووسینێکدا بەهێنانەوەی بەڵگەی ئاینی وەڵامی ئەو بابەتەی داوەتەوە ئەڵێت پاش پرسیارکردنی هەندێک لە مامۆستایان سەبارەت بە حکمی ئەو بابەتە و گومان دروستکردنی هەندێک لە خەڵکی بۆ مسلمانان کە گوایە ئەم کارە بیدعەیە بە پێویستمان زانی بڵین هەر جۆرە تەسبیحات و زیکر و سەڵاواتێک بکرێت لە نێوان دوور کەعاتەکانی نوێژی تەراویحدا کارێکی مستەحەب و سنەتیشە. هەروەها ئەڵێت پێغەمبەری ئیسلام قەدەغەی کردووە نوێژ لە پاش نوێژ بکرێت بەبێ ئەوەی قسەیەک لە نێوانیاندا بکرێت بێگومان باشترین قسەش زیکری خوددایە و سەڵاواتدانە لە سەر پێغەمبەری خوددا. سەرۆکی ئەنجومەنی باڵای فەتوا نمونەی دیکەشی هێناوەتەوە و دەتوانن تەواوی هەواڵەکە لە ماڵپەری 1964 بە وردی بخوێننەوە. ئەگەر گوڵنیت دڕکیشمە بە ئەم پەندە کوردیا پڕ بە پێستی ئەو کەسانەیە کە لەسەر ڕێگای شۆڕش بۆ چەند سەماڵ نزیکەی 6 نەمامی تازە پێگەیشتوان شکاندووە. کارێکی خراپیان کردووە. بورهان عەبدوڵڵا سەرۆکی شارەوانی شۆڕش بە 1964 وتشەوی هەینی لەسەر شەممەی ڕابردوو چەند کەسێکی نادیار و دژی ژینگە هەروە ئەو کەسانە دژی سروشتیشن لەسەر ڕێگای گشتی شۆڕش چەمسەمان نزیکەی 6 نەمامیان شکاندووە. وتیشی زۆربەی ئەو نەمامانە لە زۆری توی زۆر باش بوون و هەر نەمامەیەک 2 متر بۆ 2 متر و نیو بەرز بووبووەوە. سەرۆکی شارەوانی ئەڵێت واز ناهێن و بە دوای ئەو کەسانەوە ئەگەڕێن کە ئەو کارە نەشیاویان کردووە دەبێت بدۆزرێنەوە و بدرێنە دادگا. بورهان عەبدوڵڵا ڕەتی کردوتەوە منداڵ و مرد منداڵە و کاریان کردبێت چونکە ئەڵێت نەمامەکان گەورە بوون و ئەوە ئیشی منداڵان نەبووە. مانجی ڕەمەزانە و تەماتەش بۆ خواردنی بەربانگ پێویستە. تەماتە هەرخۆی خواردنی سەرەکی لە زۆربەی ژەمەکانی خەڵکی هەرێمی کوردستان بەکار ئەهێدرێت بەڵام ئەمڕۆ نرخەکەی بەرز بۆتەوە. هۆکاری گرانبوونەکەی بە قسەی جەماعەتی ئەلوەی کەلار بێت ئەوەیە کە تەماتە لە بەسڕا نایەت و هاوردەکردنیشی لە ئێران و دەرەوە قەدەغە کراوە بۆ ئەوەی تەماتەی بەسڕا ساغ بێتەوە بەڵام ئەمڕۆ یەک بار هەڵگر تەماتە چۆتە کەلار. کاروان ئەبوو بەکر خاوەنی نووسینگەیە لە ئەلوەی کەلار ئەڵێت تەماتەی دەرەجەی یەکە و نرخەکەی دەگاتە 700 دینار بۆ هەر چیلۆیەک. ئەوەی تر هەبێت چیلۆی بە 550 دینارە بەڵام جوان و نوێنیە هیچ چەند ڕۆژێک لەمەوبەرە. بە قسەی شەماڵ ساڵحیش بۆ 1964 قسەی کردووە کە بەقاڵە و لەناو کۆڕانەکان سەوزەومی و ئەفرۆشێت ئەمڕۆ زۆر گەڕاوە تا تەماتەیەکی جوانی دەستکەوتووە لە ئەلوەی کەلار کە چیلۆی بە 700 دینار کڕیوە بە جوملا بە شێوەی جوملا بۆیە وتی ئەیدەم بە 1000 دینار. شاندێکی پارێزگای هەڵەبجە ئێستا لە بەغدان بۆ ئەوەی سەردانی چەند شوێنێک بکەن ڕێکارەکانی بە پارێزگابوونی هەڵەبجە لە پەرلەمانی عێراق تەواو بکرێت بۆ ئەو مەبەستە سەردانی سەرۆکی پەرلەمانی عێراقیان کردووە نامەیەکیان پێداوە کە ڕێهیمەت بکەن بۆ ئەوەی لە کۆبوونەوەکانی نزیکی داهاتووی پەرلەمانی عێراق دەنگ لەسەر بە پارێزگابوونی هەڵەبجە بدرێت.
دیارە لە مانجی سێش چەند ڕۆژێکی دیکە لە ساڵیادی چیمیابارانی هەڵەبجە نزیک ئەبینەوە دیارە ئەو وەفدەش کە هیمەتیان کردووە چوونەتە بەغدا بۆ ئەوەیە لەگەڵ ساڵیادی هەڵەبجە پەرلەمانی عێراق دەنگ بە پارێزگابوونی هەڵەبجە بدات. دیارە پێشتر چەند جارێک ئەو دەنگدانە دواخراوە تا ئێستا 4 جار دەنگدانەکە دواخراوە. ئەمەشیان تا ڕادەیە کاریگەری لەسەر هەڵەبجە کردووە چونکە بە پارێزگابوونی هەڵەبجە بە شێوە فەرمیەکەی بودجەی تایبەتی بۆ دەستنیشان ئەکرێ، هەروەها لە پرۆژە خزمەتگوزاری و پرۆژە تەنانەت ئەو پرۆژانەی کە بەشێکیان لە وەزارەتەکانی عێراق جێبەجێ ئەکرێن ڕەنگە هەڵەبجەش وەکو یەک لە پارێزگاکان لەو جۆرە پرۆژانە بێبەش نەکرێت. جا وەفدەکە بۆ ئەم مەبەستە سەردانی بەغدایان کردووە و چاوەڕێ ئەکەن بە دەستی بەتاڵ نەگەڕێنەوە هەڵەبجە. بەڕێزان هەواڵەکانم بۆ خوێندنەوە کاتێکی خۆش بۆ هەموو لایەکدا.